بەڕێزان لە بەشی دووەمی ڤیدیۆکەمانە ئەچینە سەر فۆرمی پێشکەشکردن بۆ خوێندنی ماستەر بۆ خوازەرانی خوێندنی ماستەر و کاتێک کلیک لەم بەشە ئەەکەین ئەم فۆرمەمان بۆ ئەکرێتەوە پێویستە پەڕە یەکەم و دووەمی پرنت بکرێت و زانیاریەکانی پڕ بکرێتەوە و وێنەی پێشکەشکار لێرە دابنرێت و لەگەڵ هەموو دۆکیومنتە پێویستەکانە لە کاتی پێشکەشکردنە ببرێ بۆ بەڕێوەبەرایەتی خوێندنی باڵا لە سەرۆکایەتی زانکۆ و هەمان شێوە پەڕەی سێم و چوارەم تەنها زانیاریە سەبارەت بە بەڵگەنامە پێویستیەکان بۆ پێشکەشکردن و کۆتاپەڕا کورتکراوەی پێداویستیەکانە. بەڕێزان بە هەمان شێوە لێرە پێویستیت بۆ یەکە زانیاری تایبەت پڕ بکەیتەوە کە ناوی چواریە و پێویستە بە کوردی یا بە عەرەبی بنووسرێت، ڕۆژی لەدایک بوون بە ماڵ و ڕۆژ و ساڵەوە پێشکەشکار بنووسرێت، ڕەگەز نێرەیان هەیە بنووسرێت و ناونیشانی پۆستی ئەلکترۆنی لێرە بنووسرێت کە لە ئیمێلەکەیەکە کردوتەوە و دوای ئەوەش فۆرمی داخوازی بە خوێندنی باڵا زانکۆی کۆی هەڵەبژێرین و ئەڵێن بەردەوام بوون. لێرە بۆ جۆری خوێندنەکە خوازیارانی خوێندنی ماستەر هەڵەبژێرن و ناوی ئەو فەکەڵتی کە خوازیاری لی بخوێنیت و پسپۆڕیەکەی و بەشەکەی بنووسە، زانیاری کەسی نازناو ئەگەر هەتا ئەگەر نیتە ناوی چوارەمە بنووسە، ناوی سیانی دایک لێرە پێویستە بنووسرێت، جۆری خوێندنەکە خوێندنی باڵایە، پەڕەلێلە دام و دەستگاکانی حکوومەتە یا بۆ کەسوکاری پلەیەکی شەهیدان و ئەفاکلاوانە هەڵی بژێرە. هاو نیشتیمانیەتی کە عێراقیە لێرە بینووسە، ناونیشانەکە و چ وڵاتێکە لە چ شارێکە چ گەڕێکێکە، ژمارەی خان و ژمارەی مۆبایلی پێشکەشکار پێویستە لێرە بنووسرێت. بڕوانامەی بەکالۆریۆس لە چ زانکۆیەک ئەم بڕوانامەیە وەرگرتووە بینووسە، چ فەکەڵتیەک یا کۆلێژە بووە بڕوانامەکە بەدڵنیاییەوە بەکالۆریۆسە، چ پسپۆڕیەکە ساڵی وەرگیران بە هەمان شێوە ساڵەکان لەگەڵ ژمارەکانە هەر هەمووی بە ئینگلیزی بنووسن. بەڕێزان ساڵی وەرگیرانەکە لە ساڵی چەند بۆ چەند بووە و لە ساڵی تەواوبوونەکەش بە هەمان شێوە ساڵی خوێندنی کەی بووە و کۆنمرەکە و لێرە ئەنووسیت و بڕوانامەکەشت بە بەڵگە لێرە بە PDF ئەپلۆد دەکەی. طبعاً بەڵگەنامەکان هەمویان دوو پەڕان کە ئەم دیوە و دیون کە سکان ئەکرێن، هەردووکی پێویستە بکرێنە سەر یەک وەرد و بکرێ بە PDF و ئینجا ئەپلۆد بکرێت. ئەگەر بەڕێزت دیپلۆمی باڵات هەیە ئەوە لێرە کۆنمرەکە و بنووسە و بڕوانامەکەش لێرە بە بەڵگەوە بە PDF ئەپلۆد بکە. توانستی زمان کوردیەکە و لە چ ئاستێکایە، عەرەبیەکە و ئینگلیزیەکەت بە هەمان شێوە، ئەگەر زمانی تریش ئەزانی لێرە بنووسە. بڕوانامەی توانستی زمانی ئینگلیزی ئەگەر نیتە نان هەڵبژێرە، ئەگەر هەتە چ بڕوانامەیەکە هەیە هەڵی بژێرە، بۆ نمونە IELTS کۆنمرەکەی چەنە بینووسە لێرە و بەڵگەنامەکەش لێرە بە PDF ئەپلۆد کە. شوێنی کارکردن ئەگەر دامەزراوی، بەرواری دەست بەکاربوون و شوێنی کارکردن و لێ پرسراوێتی ئیشەکە چییە و ناو شوێنی بڵێن تەلەفۆنی شوێنەکە و ئی کارکردن لێرە بنووسە، ئەگەر دەسەنەکە و تەنها ژمارەی بەڕێزت لێرە بنووسە، ئەگەر داژنە مەزراوی ئەم بەشەواز لەبێنە. پاکانە ئایا بەڕێزە سزایی راوی؟ ئەگەر نەخێر هەڵبژێرە، ئەگەر بەڵێ هەڵی بژێرە و پێمان بڵێ سزاکە چییە. پێداویستیەکان پێویستە کارتی نیشتیمانی لێرە ئەپلۆدکەی بە PDF، ئەگەرنا هەویە و جنسیەکە و هەردووکی بخەرە سەر یەک فایل و لێرە ئەپلۆدیکە. بەڵگەنامە یاسایی لە سەرۆکایەتی زانکۆمان پڕکەرەوە و لێرە بە PDF ئەپلۆدیکە. وێنەی کەسی ڕەنگاوڕەنگ بە JPG لێرە ئەپلۆدکە. کۆبوونی خۆراک فۆرمی بایایی لەگەڵ کارتی زانیاری لەسەر یەک PDF ئەپلۆدکە و پشتگیری دوو مامۆستا ڕکەمەندیشن لێتە لێرە ئەپلۆدکە بە PDF و ئەگەر دامەزراوی لە هەر داموزگایەکی حکوومەت لێرە پوختەی ڕۆژەکەت لێرە لاری نەبوونەکەت تەجیا ئەپلۆدکە. پسوڵەی دارایی کە 150,000 بڕەکەی لێرە بیکە بە PDF و ئەپلۆدیکە و ئەگەر هەر زانیاریەکی تر هەیە لێرە سەبارەت بە دیزێبڵۆتیز واتە ئەگەر هەر شتێک هەیە لێرە بەڕێزت پێویستە لەبارەی مەسەڵەن کەم ئەندامیەوە یا هەر شتێکی ترە پێویستەکان ئاگادار بکەیتەوە لێرە بە PDF ئەپلۆدیکە. ئەم بەڵێنامەیە بخوێنەرەوە بەڕێزت لێرە تک لەم بۆکسە بکە و بڵێ نۆت ڕۆبۆت و بڵێ پێشکەشکردن. دوای پێشکەشکردنەکە بەڕێزت فۆرمەکە بووێتەوە بۆ ئەو ئیمێلەی کە داخڵت کردو.
هیوادارین سوودی هەبوو بێت.